ئێمە لە چەند ڕۆژێکی ڕابردوودا تیمێکی هاتوچۆی سلێمانی لەگەڵی کۆمپانیای ناوبراو سەردانی بەڕێوەبەرەتی هاتوچۆی دارەی گەرمیانی کرد بۆ مەبەستی دانانی کامێرەی خاڵ بۆ خاڵ. ئەوان پاش ئەوەی ڕۆشتن دراسەتی ڕێگای نێوان ئیدارەی گەرمیان و قەزای کفریان کرد. ئەو ڕێگایە کە مودەیەکە تەواو بووە و هەموو هێڵ و هێماکانی لەسەر ئەو جادەیە دروست کراوە. کەشفێکی ئەو ڕێگایانە کرد و شوێنی ئەو کامیرانە کە بۆی دائەنرێ شوێنەکەشیان بۆی دەستنیشان کرد هەر 5 کیلۆمەتر و کامیرەیەکی بۆ دائەنرێ و هەم لە هەمان کاتە پیانیش باش بوو لەسەر ڕێگای گردەگۆزینە لە نێوانی فلکەی مستەفا بەگ و بۆ فلکەی گردەگۆزینە ئەوش 2800 مەترە ئەو ڕێگەشانە پێ باش و بە هەمان شێوە کەشفێکی ئەو ڕێگەیشانە کرد و شوێنی کامیرەیان بۆ ئەوێش دەستنیشان کرد. بە نسبەتی ئەوەی کاتەکەی زۆر کەس پرسیارمان لێکا لە چی کاتێکە ئەم کامیرانە دادەنرێوەچێتە بواری جێبەجێکردنەوە هەمان شێوەی ئەو پرسیارم کرد لە خۆیان ئەڵێ ئێمە هەتاکو و کەرەستەکان بە تەواوەتی ئامادە نەبێ ئێمە ناتوانین کاتەکەی دەستنیشان بکەین بەڵام لە ئایندەیەکی نزیکدا ئەو کامیرانە دادەنرێ. باشە کاک سامان ڕێگەی کەلار کفری وەکو باست کرد گونجاو بۆ دانانی کامیرەی خاڵ بۆ خاڵوە ڕێگاکە بە تەواوی کامل بۆ دانانی و جۆرە کامیرەیە. بەڵێ ئەوە تقریبان زیاد لە ساڵێکە ئەو ڕێگایە تەواو بووە و گونجاویشە بۆ کامیرەی خاڵ بە خاڵ. ئێمە ئەوەی کە زیاتر جەختمان لەسەر ئەوە کردووە لەبەر ئەوەی ساڵی پارواتە لە 2024 زۆرترین ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەو ڕێگایە بووە لە سنووری هاتوچۆی دارەی گەرمیانەوە زۆرترین قوربانیش لێکەوتۆ بەداخەوە. باشە دانانی کامیرەکان لە ڕێگەی کەلار بۆ کفری بە تایبەتی لەکوێوە دەست پێکا کاک سامان لە سنووری کەلارەوە لەکوێ یەکەم کامیرە دانرێت؟ بەڵێ لە سەرەتای دەرچوونی لە کەلارۆ با بڵێن لە نزیکی پردی ئەو پردەی کە تازە دروستەکرێ و هەتا سەرەتای کفری کە 42 کیلۆمەترە. باشە چەند کامیرە دانرێت لەو ڕێگەیە کاکسە؟ بەڵێ ئەو کامیرانە هەر 5 کیلۆمەتر و کامیرەیەک دانرێت. جا و ڕێگاشێکە ئەوان دەستنیشانیان کرد 42 کیلۆمەترە هەر لایەکی با بڵێن 9 کامیرە دانرێ 9 تقریبا 18 کامیرە لەسەر هەردوو جادەکە دادەنرێ. باشە دیار نییە تاوەکو ئێستاکەی بە دیاریکراوی و کامیرانە دانرێت؟ ئەوەی باسم کرد هەتاکو ئێستا کاتەکەی دیاریکراوە نییە. ئەوان وتیان ئێمە ئێستا دیزاینێکی یەکەین شوێن هەڵگرتنەوە بۆ ینی شوێنی کامیرەکان دەستنیشانەکەین بزانە چەند کامیرە و چەندە کەرەستەی پێویستە بە چۆن بڵێ بە تەواوبوونی ئەو کەرەستانە و ئامادەکردنی ئەو کەرەستانە ئەو کاتە ئەتوان ئێمە کاتەکەی دەستنیشان بکەین بۆ دانانی. لەسەر ڕێگای کەلار دەربەندی خان چیوە ئەو ڕێگای نزیکە بێتەوە لە تەواوبوون لەسەر ئەو ڕێگایش کامیرێکی خاڵ بۆ خاڵ دانرێت؟ بەڵێ وتی تەنانەت ئەوە پرسیاری ئەو ڕێگایشم لە جەنابیان کرد وتیان ئێمە پەیوەندیمان کردووە بە وزارەتی ڕێگاوبانەوە لەسەر ئەو ڕێگایە ئەوانیشوا وەڵامیان داوەتەوە کە ئەو ڕێگایە لە 96 تەواو بووە ینی هەتاکو ئێستاکە بە تەواوەتی تەواو نەبووە وتی بە تەواوبوونی ئەو ڕێگایە کە 100% تەواو بوو پاشان دێن بۆ ئەو ڕێگایشە بە هەمان شێوەی ئەم ڕێگایە کامیری بۆ دائەنرێ. بەڵێ